باسکردنی مردوو بە خێر و بە چاکە. کەسێک لە ئێمە کەسێکی دەمرێ بە چاکە باسی بکات، ئەمە ڕێز و وەفایە بۆ مردووەکە، وە سوود و قازانجی زۆریشی بۆ مردووەکە هەیە، سوودی زۆری پێ دەگەیەنێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت بۆیە هەر کەسێک مرد بەس ئینسان ڕازگۆ بێت. ئەگەر ئەو کەسە شایستەی ئەوە نەبوو، ئینسان نابێ پەنا بەخوا درۆ بکات. بەڵام کەسێکی باشە، خۆیش کەسێ مەلایکە نییە، هەومان غەڵەتمان هەیە، مەدحی بکەی بە چاکە باسی بکەی، سوودی زۆری بۆ مردووە هەیە. پشتیوان بخوا، ئەو وەفاداری تۆیە، ئەوە ڕێز و حرمەتی تۆیە، باسی مردوویەک بە چاکە دەکەی، بەڵام بە حەق و ڕاستی، شایەتی حەق. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم هەر موسڵمانێک بمرێت، هەمووی حەدیث صحیحە، سێ دراوسێ لە ڕیوایەتێکا فەرمێت چوار دراوسێی نزیکی خۆی، سێ دراوسێ یا چوار دراوسێ، ئەگەر زیاتر بێ بێگومان چاکترە ئینشاءڵڵا. لای کەمێکەی سێ دراوسێت، چوار دراوسێی نزیکی خۆت، بڵێن ئێمە شایەتی ئەدەین ئەم کەسە کەسێکی چاک بوو، تر پیاوە یا ئافرەتە، شایەتی چاکت بۆ بدەن دراوسێکانت. ئەزانی خوای گەورە چی دەفەرمێت؟ خوای گەورە ئەفەرمێ ئەوە شایەتی عەبدەکانی خۆم قبوڵ کرد بۆ ئەو کەسێک کە شایەتیان بۆدا. ئەوان بە عیلمی خۆیان، بە زانیاری خۆیان، ئەوەندەی شارەزاییان لەو مردووە هەیە دراوسێ نزیکەکان، شایەتیاندا کەسێکی باشە، پیاوێکی باشە، ئافرەتێکی باشە. خوای گەورە دەفەرمی ئەوە شایەتەکەی ئێوەم قبوڵ کرد، ئەو شایەتی ئێوەم قبوڵ کرد کە بە عیلمی خۆتان شایەتیتاندا، وەلەو تاوانانەیشی خۆش دەبم کە ئێوە نایزانن، ئێوە نایزانن. کەواتە دراوسەیەکت مرد، کەسێکی باش بوو، شایەتی باشی بۆ بدە، کەسێکی خراپیش بوو، پەنا بەخوا هیچ ماڵێ نە باش نە خراپ، بەس دوعای خێر بکە خوا لێی خۆش بێت، با خراپیش بێ ها بڵێ خوا لێی خۆش بێ، مادەم موسڵمانێکی تاوانبارە. کەواتە دراوسێکەت ئەگەر تۆ مردی من مردم، دراوسێکەمان شایەتی باشی بۆماندا، ئەوە وەفای دراوسێکەیە بۆ ئێمە، ئەو شایەتیە ڕێز و حرمەتی ئەو دراوسەیە بۆ مردووەکە، وەفای ئەو دراوسەیە بۆ مردووەکە، وە سوودیشی هەیە لای خوای پەروەردگار، چونکە بەهۆی ئەو شایەتی دراوسەیانەوە خوای گەورە لەو کەسە خۆش دەبێت. بۆی دراوسەکانتان مرد شایەتی باشی بۆ بدەن ئینشاءڵڵا، چونکە ئەو شایەتی ئێوە سوودی زۆری بۆ ئەو مردووە هەیە، بەڵام وەستانی جەنابەت لە تەعزیی دراوسەکەتا هیچ سوودێکی بۆ مردووەکە نییە.